اللهم صل على محمد وعلى آل محمد. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ و هەموو سەحابە و پیاوچاکان دوعایەکی زۆریان دەکرد بەردەوام دەیانوت خوایەکیان ئاخرمان بەخێر بگێڕە. ئێمەش بەردەوام دەبێ بڵێن خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، واتە کاتێ بمان مرێنی خۆت لێمان ڕازی بیت، واتە ئاخر لە دنیادا کە ئێمە لەسەری دەمرین چاکە و عیبادەت و خواپەرستی بێت. بێگومان چەند ڕێگایەک هەیە ئەگەر ئینسان بیگرێتە بەر لەم ڕێگایانەدا بمرێ بە پشتیوانی خوای گەورە ئەهلی بەهەشتە و ئاخر خێرە. یەکێک لە ڕێگاکان لەو ڕێگایانەی کە ئینسان ئەگەر لەو ڕێگایەدا بمرێت، تەعمەن ئێمە هەمووشۆ دەکەین دەڕۆین، ئەگەر لەو ڕێگایەدا ئینسان بمرێت ئەهلی بەهەشتە و ئاخر خێرە. خوای گەورە لە کۆسانەمان بگێڕێ. لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە، خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، شش شت هەیە، شش چاکە هەیە عیبادەت. هەر کەسێک خصال ست ما من مسلم يموت في واحدة منهن إلا كانت ضامنا أن يدخله الجنة. ئەوە هەر کەسێک یەکێک لەم خاڵەی تیابێ، یەکێک لەم چاکانە بمرێت، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە، زەمانی کردووە کە ئینسانەکە ئەهلی بەهەشتە، ئەن یودخیلەه الجەنە، کە بیخاتە بەهەشتەوە. دەفەرمێ وەڕەجل تەبیع جەنازەة فإن مات في وجهه أي في طريقه كان ضامنا على الله. ئەگە کەسێک شوێنی جەنازەیەک کەوت، چوو بۆ سپاردنی جەنازەیەک، بۆ بە خاک سپاردنی جەنازەیەک، ئەگەر لەو ڕێگایەدا مرد، لە ڕێگای جەنازەکەدا هەتا دەڕوات و دێتەوە، لەو ڕێگایەدا مرد، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە، وعدی پێداوە بیخاتە بەهەشتەوە. بەڵام نەک لە ڕێی تەعزیە، لە ڕێی تەعزیە ئاخر شەڕە، چونکە بۆ کارێکی ناشەرعی دەڕوات. بەس لە ڕێی جەنازە ناشتن هەر کەسێک بمرێ خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە. چونکە تەعزیە حرامە، ئەو تەعزیە کە ئەمڕۆ هەیە، ئینسانی لەسەر شتێکی لە ڕێگای حرامە بمرێت، ناتوانین بڵێن ئاخر خێرە. ئێمە ناڵین جەهەنمی، بەس ناڵین ئاخر خێرە. بەس ئەوەی لە ڕێگای جەنازەدا بمرێت، واتە بۆ بە خاک سپاردنی جەنازە بڕوات، ئەگەر لەو ڕێگایە لە ڕۆشتن و هاتنەوەدا بمرێت، ئەوە خوا زەمانی کردووە ئەن یودخیلەه الجەنە، کە بیخاتە بەهەشتەوە. بۆیە بەردەوام ئینسان چاکە بکات، بۆیە هەر کەسێک لە ڕێی بە خاک سپاردنی جەنازەدا بمرێ ئاخر خێرە و ئەهلی بەهەشتە ئینشاء الله. خۆشەویستان، یەکێت لەو ڕێگایانەی کە ئینسان ئەگەر لەو ڕێگایەدا بمرێت بەختەوەرە و ئاخر خێرە ئینشاء الله، و ئەجر و پاداشتەکەیشی هەتا ڕۆژی قیامەت بەردەوامە. ئینسان دوعاکە بڵێ خوایە لە ڕێگای چاکە بمرێنە، لە ڕێگای عیبادەت و خواپەرستیە بمرێنە،
خۆشەویستی خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا من خرج حاجا فمات كتب الله له أجر الحاج إلى يوم القيامة. خۆشەویستی خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک بڕوا بۆ حەج لە ڕێگای حەجا بمرێت لە ڕۆشتن و هاتنەوە، پێش حەج بمرێ، دوای تەواوبوونی حەج بمرێ، پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەو کەسە خوای گەورە چی ئەجر و پاداشتێکی بۆ دەنووسێ، چونکە لە ڕێگای حەجا مردووە. خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێر و پاداشتی حەجی بۆ نووسێ، هەموو ڕۆژە لە ناو قەبرەکە خێری حەجی بۆ دێ. سبحان الله. جا کاتێک کە دەڕۆی بۆ حەج یا بۆ عومرە دەبینی ئەو هەموو خەڵکە مردووە، هەمووی جەنازەکەی دەهێنن، نوێژی لەسەر دەکەن و بە خاکی دەسپێرن. ئینسان دەبێت خەفەت بخوا بگری بۆ ئەوەی کە خۆی بۆ شێوەی ئەگەر خوا نەیمرێنێت. واللهی لە کاتی حەجدا 2008 ڕۆژێکیان نوێژی بەیانیم کرد، 35 جەنازان هێنا، 35 جەنازان هێنا نوێژیان لەسەری کرد لە کاتی حەجە. نوێژیان لەسەری کرد. یەکێک لەو جەنازانە کە زۆر تەئسیر لە من کرد، پیاوێکی ڕەشپێز بوو بە جلی ئیحرام و مردبوو، دای نەپۆشی بوو، ئەوەی جلی ئیحرام ببنێ دای ناپۆشن. بۆیە ئەو کەسەی لە ڕێی حەجا بمرێ، خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم هەتا ڕۆژی قیامەت، هەتا ئەو ڕۆژەی نەفخی سوور لێ درێ، خوا خێری حەجی بۆ نووسێت، خوا خێری حاجەکانی بۆ نووسێ، ئەوە ئاخر خێریە. خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا دەفەرمێت ومن خرج معتمرا فمات كتب الله له أجر المعتمر إلى يوم القيامة. هر کەسێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم لە ڕێگای عومرەدا بمرێ، ئەوش ئاخر خێرە، ڕێگای عومرە دەڕوات هەتا دێتەوە. هەر کەسێک لەو ڕێگایەدا بمرێ، خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێری عومرەی بۆ نووسێ. بۆیە ئەو کەسە بەختەوەرە. بۆ خۆمان بگرین کێ دەڵێ خوا ئەو شوێنە پیرۆزە بە نسیبمان دەکا و لەو شوێنە بمرین. جا ئەوەی کە لە عومرە مردووە یا لە حەج مردووە، هەتا ڕۆژی قیامەت خوا خێری حەج و عومرەیان بۆ نووسێ. وا نەزانی عومرەکەی تەواو کۆتایی پێهات، نەوەڵڵا نەوەڵڵا لە ناو قەبرەکەدا هەموو ڕۆژە حسابکە عومرە دەکات. بۆیە دڵخۆش بە کاتێکە کەسێکی تۆ خوا ئەو شوێنە پیرۆزەی بە نسیب دەکات لە ڕێگایەکی پیرۆزە دەمرێت. خەڵکەی لە ڕێگای کوفر و بێباوەڕیا دەمرێ. الحەمدولله باوکت، دایکت، برات، خوشکت، کەسوکارت، مناڵت، خێزانت، مێردت لە ڕێگای عومرەدا مرد، هەتا ڕۆژی قیامەت خوا ئەو پاداشتە گەوری بۆ دەنووسێ و بەردەوام عومرەی بۆ دەنووسێ، بەردەوام لەناو گۆڕەکەیدا. ئەو ئاخر خێریە. بەردەوام بڵێن خوای ئاخرمان خێرکەی، لەسەر عیبادەت و چاکە بمان مرێنی. ئامین یا رب العالمین. بێگومان یەکێت لەو ڕێگایانەی کە ئینسان ئەگەر لێی لەسەری بمرێت، ئەو ئینسانە ئەهلی بەهەشتە و ئاخر خێرە. خوا لەو کەسانەمان بگێڕێ. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم 6 خاڵ هەیە، 6 عیبادەت هەیە، 6 چاکە هەیە. هەر کەسێک لە یەکێک لەم شتانە بمرێ لەسەر ئەم 6 یەکێک لەمانە، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە، زەمانی کردووە کەفیلی و کەفالەتی ئەوەی کردووە بیخاتە بەهەشتەوە. یەکێک لەوانە کێیە؟ دەفەرمێ وَرَجُلٌ عاد مريضا فإن مات في وجهه كان ضامنا على الله أن يدخله الجنة. هەر کەسێک سەردانی نەخۆشێک بکات، بڕوات بۆ لای نەخۆشێک سەردانی بکات، لەو ڕێگایەدا بمرێ، خوا زەمانی بەهەشتی بۆ کردووە. بەڵام ئێمە چیەکەین؟ دەڵێن با بمرێ، دەڕۆین بۆ تەعزیەکەی. ئەوەمان ناوێت. تەعزیە ناشەرعیەکەمان دەوێ. تەعزیەکەی چۆنە؟ بەخوا نەهات بۆ تەعزیەکەی باوکم براکەم، بەخوا ناچمە تەعزیەکەیەوە. تەواو هیچی بۆ خوا نییە، 100% ئەو دڵنیا بلەوە. بۆ خۆش بێ خوا لێت قبوڵ ناکات، چونکە مخالفەی فەرمانی خوایە. بەڵام سەردانیکردنی نەخۆش عیبادەتێکی زۆر گەورەیە. هەر کەسێک لە سەردانیکردن ئەڕۆ بۆ نەخۆشخانەیەک
بۆ شارێک بۆ ماڵێک سەردانی نەخۆشێ دەکا لەو ڕێگایدا تووشی ڕووداوێک بێ یاخود بمرێ خی گەورە زەمانی بەهشتی بۆ کردەوە. چەندێک گەورەیە گەر ئینسان شتێ بکات لەسەر فەرمانی خوا پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم لەسەر عیبادەت بمرێ خی گەورە زەمانی بەهشتی بۆ دەکات. بۆیە چاکەکان بەکەم مەزانن بەردەوامیش بڵین خوای ئاخرمان بەخێر بگێڕ یا رب العالمین ئامین. خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای شیفای نەخۆشەکانمان بدە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان هەر کەسێک لەم ڕێگایەدا بمرێت ئەو کەسە بەختەوەر و ئاخر خێرە. لەوانەیە تا ئێستا زۆربەمان ئەومان نەبیست بێ کەسێک لە ڕێگایەکدا دەمرێت لە وڵاتێک دەمرێ لە شارێک دەمرێ شاری لەدایکبوونی خۆی نییە واتە لەو شارە لەدایک نەبووە. ئەو کەسە ئینشاءڵڵا ئەگەر موسڵمانێکی ڕێک و پێک بێ خواناز بێ پاداشتێکی گەورەی بۆ دەنووسرێ کە لە شوێنێک مردووە شوێنی لەدایکبوونی خۆی نییە ئەو شوێنێک کە لەدایک بۆ تێدا. گوێ لەم حەدیثەی پێغەمبەری خوا بگرین صلی الله علیه وسلم. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیح جامع الصغیر ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزای خوایان لێ بێت دەفەرمێ مات رجل بالمدينة ممن ولد بها فصلى عليه رسول الله صلى الله عليه وسلم فقال يا ليته مات بغير مولده. قالوا ولم ذاك يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال إن الرجل إذا مات بغير مولده قيس له من مولده إلى منقطع أثره في الجنة. أم حديث صحيح. پیاوێک لە شاری مەدینە وەفاتی کرد مسلمانێک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو پیاوە لە شاری مەدینە لەدایک بوو هەر لەو شارەش وەفاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی لەسەر ئەو جەنازەیە کرد فەرمووی خۆزگایە ئەم پیاوە لەم شارە نەمردایە کە تێیدا لەدایک بووە. وتیان بۆچی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی دەڵێی خۆزگای لە شارێکی تر بمردایە؟ چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئینسان کاتێک کە دەمرێ پیاو بێ ئافرەت لەو شوێنەی کە لەدایک بووە ئەو دێیە شارە هەر چیەکە لەو شوێنەی کە تێیدا لەدایک بووە لەو ماڵەی کە تێیدا لەدایک بووە هەتا ئەو شوێنەی کە تێیدا وەفاتی کردو ئەم بەینە چەندێکە ئەم مەسافەیە شوێنی لەدایک بوون شوێنی مردنی چەند کیلۆمەترە لە ڕۆژی قیامەتە لە بەرامبەری ئەوەی کە لە غەریبی مردووە لە شوێنێکە مردووە کە شوێنی لەدایک بوونی نییە ئالەو شوێنە بۆ ئەو شوێنەی کە تێیدا مردووە ئەوەندە شوێنی لە بەهەشتا پێشکەش دەکرێت دەڵێن فڵان کەس ئەمە دیاری ئەوەیە کە تۆ لە غەریبیان مردوویتە لە شوێنی لەدایک بوون تا نەمردوویتە. واتە ئینسانێک دەمرێ ئینسانێک بۆ نمونە لە سلێمانی لەدایک بووە لە دهۆک دەمرێ لە سلێمانی بۆ دهۆک چەندێکە و مەسافەیە بۆ نمونە دەهێنمەوە یا لە هەولێر مردووە یا لە کەرکووک یا لە شارێکی تر لەو شوێنەی کە لەدایک بووە هەتا ئەو شوێنی کە تێیدا ڕۆحی دەرچووە ئەوەندە شوێنی لە بەهەشتا پێشکەش دەکرێت بەس تەنها دەڵێن ئەمە دیاری و هەدیەی ئەوەیە کە تۆ لە ئەو شوێنەی کە لەدایک بوویتە نەمردوویتە. بۆیە ئەوەش نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسانی موسڵمان کە لە شارێکی دوور لە شوێنێکی دوور دەمرێ ئینشاءڵڵا بە ئیزنی خوا لە بەهەشتا جێگای فراوانتر دەبێتەوە. خۆ ئەوەندەی جێگا بەس نادەنێ ئەوە تەنها دیاری مردنی غەریبیەکەیەتی. بۆیە ئەوش نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسان ئینشاءڵڵا لە هەر شوێنێک و مردی ئەگەر 50 کیلۆمەتر بێ 100 بێ 200 بێ 1000 بێ ملیۆنێک کیلۆمەتر بێ ئەوەندە جێگات لە بەهەشتا پێشکەش دەکرێت مادەم موسڵمان و خواناس بیت. بۆیە هەر کەسێک لە ڕێگای غەریبیە بمرێ غەریبی واتە ئەو شوێنەی کە تێیدا لەدایک بۆ لەوێ نەبێ ئینشاءڵڵا نیشانەی ئاخر خێریەتی. یەکێتە لەو خاڵانە کە نیشانەی ئاخر خێریە بۆ ئینسانی ئیماندار ئالەم ڕێگایەدا بمریت ئاخر خێری و
ئەهلی بەهەشتی و زەمانی بەهەشتت بۆ کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی 6 خاڵ هەیە، 6 عیبادەت هەیە، 6 خێر و چاکە هەیە. هەر کەسێک لەسەر ئەم خێر و چاکانە یەکێک لەمانە بمرێ، یەکێک لەم 6ە، خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە. ضامنا على الله أن يدخله الجنة. خوا دەیخاتە باشتەوە. کێ زەمانی کردووە؟ من نا، تۆ نا، خوای گەورە. کەواتە ئەو کەسە ئاخر خێرە و ئینشاءڵڵا ئەهلی بەهەشتە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم: ورجل توضأ فأحسن الوضوء ثم خرج إلى المسجد لصلاته فإن مات في وجهه أي في طريقه كان ضامنا على الله أن يدخله الجنة. هەر کەسێک دەستێنش بگرێ بێ بۆ مزگەوت، لە ماڵەوە بێت بۆ مزگەوت، لە ڕێگای مزگەوتا بمرێ، لە ماڵ دەرەچی هەتا ئەگەڕێتەوە بۆ ماڵ، لەو ڕێگایە بمرێ چێتە بەهەشتەوە ئینشاءڵڵا. زەمانی بەهەشتی بۆ کراوە، ئاخر خێرە. ئەوە نیشانەی ئاخر خێریە، ئینسان لە مزگەوتا بمرێ، ئیتر لە نوێژا بێ یا لە غەیری نوێژا، ئەو نیشانەی ئاخر خێریە ئینشاءڵڵا. چەندێک خۆشە خوا بە نەسیب دیکە پیاوچاکی وا هەبووە نەخۆش بووە، زۆر نەخۆش بووە، لە سەرمەرگا بووە، وتیتی بمبن بۆ مزگەوت، وتیانە تۆ زۆر نەخۆشی عوزرت هەیە، وتیتی حەز ئەکەم لە مزگەوتا بمرم، هێنایان بۆ مزگەوت، لە ناو نوێژی مەغریب ڕەکاتێکی کرد و وەفاتی کرد. ئەوە ئاخر خێریە. بۆیە هەر کەسێک ئینشاءڵڵا بەم شێوانە کە باسمان کرد بمرێ ئەهلی بەهەشتە، بەس مەڵە فڵان کەس بەهەشتی، ئێمە ئەڵێن بەعامەڵین هەر کەسێک لەم ڕێگایانە بمرێ ئینشاءڵڵا ئەهلی بەهەشتە. نیشانەی ئاخر خێریتیایە ئەو ئینسانە خوای گەورە زەمانی بەهەشتی بۆ کردووە. هەر کەسێک لە ڕێگای مزگەوتا بمرێت، لە ڕێگای مزگەوت بۆ هات بێ بۆ مزگەوت، نەک بۆ تەعەزیە، بۆ نوێژ بێت، ئەوە ئینشاءڵڵا بۆ دەرس خوێندن بێ، بۆ عیبادەت و چاکە بێ، ئینشاءڵڵا خوا زەمانی بەهەشتی بۆ کردووە. بۆیە بەردەوام لە کۆتاییدا دەڵێم بەردەوام بڵێن خوایان ئاخرمان بەخێر بگێڕی. ئەمە بەڕاستی ئینسانی موسڵمان دەبێت دوعاکە بڵێ خوایە ئەم عیبادەتانە یەکێک لەمانە یا چەندانەیەک لەمانە لە منە هەبێ و لەسەری بمرێنە، ئەو کاتە ئینشاءڵڵا لە بەهەشتا لە خۆشی و شادیا دەبیت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني نخوش، يا ربي خوايا الشفاء بدي أواني درددار خوايا درديان لسلابري، ئەوانەی کێشە و مشکیلیان یا ڕەبی خوایە بۆیان حەلکەی بۆیان ئاسانکەی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، شەوێک ڕۆژێک بمامرێنی خۆت لێمان ڕازی بی، خوایان حاڵی فەقیر و هەژارەکانمان باشکەی، دەوڵەمەندەکانمان ئاخر خێرکەی و دەستیان زیاتر کراوە بێت یا ڕەب العالەمین، خوایان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوایان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی، ئاخرمان بەخێر بگێڕی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستان،